بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ من یادگار فایقم خۆشحاڵم جارێکی دیکاتومەتەوە خزمەتتان بەڵام ئەم جارە دیبەیتتان پێشکەش ناکەم چاوپێکەوتنێکی تایبەتم هەیە نە لە هەولێرە و نە لە سلێمانیە ئەم جارە من هاتوومەتەوە خزمەتی جەنابی کاکە حەمە کە خۆی پێی خۆشەوە بانگ بکرێ لە گوڵەخانەی ئەزیز بۆ ئەوەی کۆمەڵێک بابەت هەیە کە ماوەیەکیشە لای ئێمە لانی کەم دەرنەکەوتووە لە کوردستان 24 پێمان خۆش بوو کە جەنابیان بەسەر بکەینەوە و تێڕوانین و دید و بۆچوونە تایبەتەکانی سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان سەبارەت بە پەیوەندی پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان سەبارەت بە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سەبارەت بە وڵاتانی دراوسێ و بێگومان سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و با بڵێین هەولێر و بەغدا گفتوگۆی جیاوازیان لەسەرەکەم من لە پێشەکیەکە زیاتر ناڵێم وردەکاری زیاتر ناخەمە ڕوو بۆ ئەوەی من تەنها پرسیاری کورد بکەم و جەنابی کاکە محەممەدی حاجی مەحموود دووبارەیە یەکەمەوە ئەو پێی خۆشە وەکو هاوڵاتیەکی کوردستان و پێشمەرگەیەک بیناسیێنین بەڵام وەکو سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانیش سوپاس بۆ خوا تا ئێستا بەردەوامە و لەشتان ساغ بێ کاکە حەمە من لە وردە گفتوگۆیەک شەو پێشتریش تۆزێ معلوماتم کۆ کردبووە ئەو ماوەی کەرەنتینە استیفادەیەکی باشت کردووە ڕۆژانە ڕۆیشتووی زەراعەتت کردووە لەگەڵ ئاژەڵداری و مەڕووماڵاتە لەگەڵ بەرهەمی خۆماڵی و ناوخۆیی خۆمان سوودێکی باشت لەو ماوەیە بینیوە زۆر سپاس زۆر بەخێر بێن وەڵا بە تاکید ئەو کۆرۆنا بەداخەوە خەڵکێکی زۆر تیاچوو من شەڵا جێگەیان بەهاش دەبێ و خەڵکێکی زۆریش توش بووە شەڵاوان چاگە بنەوە بەڵام ڕەنگە من ئیسفادەی زۆرم لێ کرد بێت وەکو چۆن هەموو دنیا تقریبەن گۆڕانکارێکی گەورە بوو کۆرۆنا لە هەموو دنیادا و ڕەنگە دنیای پێش کۆرۆنا و دوای کۆرۆنا دوو دنیای جیاواز بێ بەڵام بۆ من لێرە ڕەنگە ئەو ماوەیە مەجالاتێکی بۆ من دروست کرد لەو مەجالاتان توانیم یەکەم بەرگی 5 کتێبەکەم تەواو بکەم دوو کۆمەڵێک نووسینی ترم ئامادە کرد بوو ڕێکم خستنەوە هەمویان و لە بواری بەروبوومی ناوخۆی ئێمە هەر هەمان بوو بەروبوومی ناوخۆی بەڵام ئەم ساڵ کە خۆم لێرە بووم زیاتر باشتر سەرپەرشتی کرا سەرپەرشتی و ئیشم تیا کرد و زیاتریشمان کرد ئەم ساڵ ڕەنگە پەتاتەمان ئیزافە کرد شووتیمان ئیزافە کرد کۆمەڵشتی ترمان ئیزافە کرد ئەم ساڵ ڕێشکە و نادەم ئەو شتانەش ئەنی مەجارێکی باش بوو و ڕۆژانەش من لە 20 کیلۆمەتر کەمتر و زیاتر و ئەوانش بە پیادە گەڕاوم ئەوەی شەر بەردەوام پەیوەندی کۆمەڵایەتەکانیش تا ڕادەیەکی باشکەم بوو بووەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان ڕەنگە لە بینینەکانە کەم بوو بێتەوە بەڵام بە تەلەفۆن و پەیوەندیار هەر بەردەوام بووە ئەوە شەر لایەنی سلبی خۆی هەیە بەڵام ئەوەش هەر بەردەوام بووە بەڵام خۆی ناخۆشە خۆی ئەو پەیوەندیانەکەم بێتەوە بەڵام وا دیارە خۆپاراستنی یاخود دەرکەوت لە هەموو دنیادا مرۆڤەکان لە هەموو شتێ مهمترن پاراستنی مرۆڤەکان چون خۆتان نەزانن هەموو شتەکان سفر بووە و داخرا لە دنیادا تەنها مرۆڤەکان لە بەرخاتری ئینسانەکان هەمووی لەبەر خاتری ئینسان کرا هەمووی لەبەر خاتری ئینسان و خۆپاراستن شتێکی باشە و هەر کەسێک لە ئاستی خۆی پارێزێت گرنگە توش نەبێت باشە خۆی خۆ توش بوونەکەن پێم وایە ڕەنگە هەندێک جیاوازیە بێ هەروەکو و هاڵەمەتەکەوینی ئەوە وایە جاران ئیشای ڕەنگە نەتیجار وای لێبێتەوە بەڵام خۆپاراستن گرنگە وەم کۆرۆناشە ڕەنگە ڕیزبەندی دەوڵەتەکانی دنیاش بگۆڕێت لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی لە ڕووی کۆمەڵایەتی لە هەموو بوارەکانی ئیداری و دارایی و هەموو شتێک ڕەنگە گۆڕانی بەسەرا بێت چونکە ڕەنگە وڵاتێکی وەکو ئیسپانیا یەکەم وڵاتی دنیا بووە لە ڕێی تەندروستیەوە بەڵام کارەساتی بەسەرهات ڕەنگە هەندێک وڵاتەکان لەمە لە مەسەلەی تەندروستی بخەنە پێش هەموو شتەکانی تر دوای کۆرۆنا مەسەلەی اقتصادی ڕەنگە جاران کابرا ئەگەر $1000 معاشی بووە ئێستاوە 500 ڕازیە ئەوەش خۆی لە هەموو دنیا وایە نەگەر ئێرە لە هەموو دنیا وایە ئەمانە ڕەنگە گۆڕانکاری بێت لە ڕووی پەیوەندیشەوە جارە نێکێتی ئەوروپا هەبوو یەک عملەی پارەیان هەبوو یەک پەرلەمانیان هەبوو حدودیان دیار نەبوو بەڵام دەرکەوت هەر کەسی حدودی خۆی لێ داخست لەو کاتی کۆرۆنا
ئیتالیا چین یارمەتیدا عەلەمەکە هێنا لەگەڵ چین تێکەڵی کرد واتە گۆڕانێک لە ڕووی عەلاقات یا مەسەلا من و جەناب دەگەر یەکمان لە بینی باشمانەکرد یەکام لە لایەکای سا لە دوورۆ چۆنی باشی دووسێ هەنگا ئەوەستین و ئەمانە ڕەنگە ئەمە کاریگەری بێ بۆ داهاتووش بەو شێوەیە بەردەوام ڕاستە لەگەڵ باسی ڤایرۆسی کۆرۆنا وردە بینە سەرباسی ناوخۆی هەرێمی کوردستان ینی ئەکرێ بڵین وەک چۆن کۆرۆنا هاوڵاتیان و کەسوکار و ئەزیزانی لە یەکدا بڕی و لە یەکی دوورخستنەوە کۆرۆنا پەیوەندی یان با بڵین گەرم و گوڕی پەیوەندیەکانی نێوان پارتە سیاسیەکانی کوردستانیشی سارد کردەوە یان پێت وایە نەخێر سەرباری ئەوەش هێشتا هەر پەیوەندیەکی گەرم و گوڕ هەبووە و هەوڵ هەبووە بۆ چارەسەرکردنی کێشە و لێک تێنەگەیشتنەکان والله خۆی پێش کۆرۆناش بینی پارتە سیاسیەکان زۆر گەرم و گۆڕ نەبوو ڕەنگە لە کۆرۆناش سەبەبێک بووێ بۆی پەیوەندیەکانیان زۆر کەم بێتەوە زیاتر ڕەنگە ئەوش سەبەبێک بوو بێ بۆ بەڵام لەگەڵ ئەوەشا هەموو خەڵکی ئەو وڵاتەین هەموو بە حیزبەکان و هەمووی ڕەنگە هەمووشی یەک هەدەفی هەبێ بەڵام هەرێکێ بە شێوەیە بیر بکاتەوە بۆیە ئەبێت پێکەوە بن ئەبێت پێکەوە محاولاتەکان پێکەوە بێ ئەبێ ئەوەتە لە ڕووی ئیداریەوە هەمووی پێکەوەیە تەقریبەن لە ڕووی ئیداریەوە مەسەلا لە یەک حکوومەتایە لە یەک پەرلەمانایە لە ڕووی تەشریعی و قانونیەوە لە یەک پەرلەمانایە و لە بواری قەزا و هەموو بوارەکانی تر ینی تەقریبەن هەموو پێکەوەیە بۆیەم پێم وایە ئەگەر هەندێک شتی زاتی و تەسکبینی حیزبایەتی لێ دەرچێ ڕەنگە ئێمە میلەتێکی زۆر نین لەو منتیقەیە مثلا مەستاحەیەکی زۆرمان نییە لێرە بە تایبەتی مەبەستم کوردستانی باشوورە من ناڵێم باشووری کوردستان ناڵێم کوردستانی باشوور ڕەنگە زۆر نەبێ بۆیە ئەبێ و حیزب و لایەنانە بەسەر هەموو شتەکانە تێپەڕن ینی لە ئاستی مەسئولیاتی ئەو خەڵکە بن کە لە کوردستان هەیە لە ئاستی تا ئێستا لەو ئاستەیە بوون چارەسەری کێشەکانی بن تا ئێستا باوەڕ ناکەم ئەگەر لەو ئاستە بوایەن خەڵکی کوردستان تووشی ئەو هەموو وەزعان نابێت لەگەر لەو ئاستە بوایەن خەڵکی کوردستان مەسەلا ئەوە دوێنێ خێزانێک لە بەغدا کوژن بەڵام خەڵک دێ لێرە خوێنەرەی ئەوی پەناماری خۆدەرە داماچی بکات دیارە منە و تەوەرەم دانابوو بۆ سێم تەوەر و چوارەم تەوەر بەڵام مادام چوویتە سەری باسی دەکەی خۆت تێک مەدە نە من کێشەم نییە باسی لەبەرەوەی بەرنامەکەمان کراوەیە و بەس ڕوبەڕوو لەگەڵ جەنابتانین بۆیە تەوەرەکانە چینەوە سەری تەوەری دیکە تێکەڵەکەین پرسیاری متەفەریقاکەین بۆی هەمە جۆرەکەین بۆی بینەریش بێزار نەبێ ڕایەکی تایبەتت هەبوو لەسەر هاتنی کازمی بۆ کوردستان و ئێستش نیمچە ئاماژەیەکت پێکرد هەندێک کازمی وەکو فریادڕەس سەیرەکەن هەندێک پێیان وایە کە کازمی بەڵێنەکانی باشن بەڵێنی باشی داوە هەندێک پێیان وایە کە وەکو کردار و کردەوە هیچی لێ نەبینراوە ینی بۆ نمونە شخصی زۆر نزیکی ڕاوێژکاری شخصی کازمی تێرۆر کراوە لە بەغداد تا ئێستا ینی بەدوای ئاگەڕن بەڵام ئەو خێزانە کووردە ئەو دایکە ئەو باوکە ئەو کچە گەنجە کە بەو شێوەیە لە ناو ئەبرێن ینی خۆشببختانە لە هەرێمی کوردستان بکوژەکان دەستگیرەکرێن من وەکو ڕاگەیاندنکار ڕەئی نادەم لەسەرەوەی کوێ لەکوێ باشترە خزمەتگوزاریەکانی کوێ لەکوێ باشترە هەرێمی کوردستان یان جنوب یان با بڵین خواروی عێراق و ئەو شتانە بەڵام حەزەکەم ڕای تۆ بزانم ئایا ئەکرێ ئێمە وەکو فریادڕەس لە کازمی بڕوانین یان مبالغە و زیادەڕەوی تایە ئەو بۆ چوونە من پێم وایە ئەوەی مەسەلە لە کوردستان ڕوویدا هاتنی کازمی ئاساییە بێت بە کوردستان نما ڕێیسی وزەرای وڵاتەکانی تر تێ وەزیری خارجی وڵاتەکانی تر تێت ئەویش وەکو دراوسەیەک من وەکو دراوسەیە بینم بێت بە کوردستان پێم وایە ئاساییە بێتە کوردستان بەڵام شێوەی هاتنەکەی کە هاتە ئێرە و دوای سەردانی بۆ دهۆک بۆ ئۆردوگایەک لە ئاوارەکان ئەو ئاوارەکان پەلامەردان و دەستماچکردن و ئەوانە ئاسایی نەبوو و ڕۆیشتنیشی بۆ
برایم خەلیل ئاسایی نەبوو بە هەلیکۆپتەر و بە قووەتێکەوە ئەوە پەیامێک بوو هەتا پارێزگای مووسڵی لەگەڵ بوو ئەنی چه پەیوەندی هەیە بێەوە ئەوە پەیامێک بوو بۆ تورکیان یا حدودە لە دەستی منە پەیامێکیش بوو بۆ عێراق بۆ شیعەکان ئەوەی کە ناڕەزین لێی کەوا من بەبێ شەڕ هەموو حدودی باشماقیش و برایم خەلیلیش و هەموو بەبێ شەڕ کە کوردستان مێناوە تەسلیمی عێراقم کردەوە ئەوانە پەیامن خۆی لە ئەسڵی ئەگەر تێ لێی تێبگەی پەیامن بەڵام ئەوەی کە ڕەنگە ناتەبیعی بوو ئەیتوانی جارێکی تر سەردانی برایم خەلیل بکە سەردانی باشماق بکە سەردانی هەڵەبجە بکە سەردانی شوێنەکانی تر بکە بەڵام بەو شێوەیە مەسەلا بەو پێشوازیە و بەو خەڵک پەلاماردان دەست ماچکردن باشە خەڵکی کوردستان داوای مافی خۆیە کات ینی تۆ داوای مافی خۆ دەکەی ئەمە بەڕاستی خەتاکەی گەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەبێت ئەوە چەند ساڵە نەتوانێت گەنمی خەڵک بکڕێتەوە خەڵک محتاجەوە بێ بچێ دەستی خەڵک ماچکە حکوومەت با خۆی بیکڕێتەوە بیکاتەوە بە ئارد و بیداتەوە بە خەڵکەکە خۆی مەسەلا ئێستاش ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بیلۆ بکاتەوە گەنمی فەلا بکڕێتەوە هەنگاوی بۆ نراوە من لەگەڵ بەروبمی وەزیری شتوکاڵ و وەزیری پلاندانان ئەگەر حکوومەت بیکرێتەوە بۆ کابرا بە ڕیشی سپیۆ محتاجە بێ پەلاماری خۆنەری کازمی بدات کازمی خۆی لە ڕاستیا وەکو لادان لە دەستوری عێراقیستا ئەو ڕیسی وزرایە دەستوری عێراق قانونی عراقی ئەڵێ لە پەرلەمان هەر کەسێک لێ یەکەم بوو حکوومەت تەشکیل دەکات بەڵام کێشەکانی ئەمریکا و ئێران کازمی یەک کورسیشی لە پەرلەمانی و کریانە بە ڕێیسی وزەرای عێراق هەر خۆی بوونەکەی خۆی غێرە قانونیە ینی بە بەرژەوەندی ئەو وڵاتانە بووەتە ڕێیسی وزەرای عێراق من پێم وایە قووەتی نییە ئەو لە عێراقا بتوانێت هیچ شتێ بکات ینی یەک ڕۆیشتە هەندێک لە حیزبوڵای گرت دوای 34 ساعت حیزبوڵا هێزێکی برد لە سژنەکە و بەرچایەوە هەمویانی دەرکرد و بردنیوە نەیتوانی هیچ شتێک بڵێت ینی من پێم وانە خەریک بوو ئەوەی هین لە مەجموعە لای سعودیەدا هینن لە ئۆردوگایەکەن پارەکان یەکەم کاتەوە هەڕەشیان لێکرد ڕایگرت نەیتوانی هیچ دەستکاری باشە لەبەرم پێم وایە ئەو قووەتەی نییە کە ئەوەنە بەڵام خەڵکی کوردستان یاخود هەندێک لایەن بە فریاد ڕەسی ئەزانن من پێم وایە هەر فریاد ڕەسە و بە فریای هیچ شتێکیش ناکەوێت بۆ ئەو خەڵکی کوردستان هەر بێ ئەوە قسە بێ و لە قسە زیاتر ناچێت دەرەوە باشە دیارە کە سەردانی سلێمانی کرد لە مێرگەپان کۆمەڵێک لایەنی سیاسی کۆ کردبووەوە هەرچەنە لە ناو کادرەکانی بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش تا ڕادەیەک دەنگێکی نافەرمی هەبوو ناڕازی بوو لەوەی کە ئەو شوێنی کۆبوونەوەی دەبوو دەباشان بێ بەڵام لە نەتیجەیە لە مێرگەپان کرا لە میوانخانەکەی کاک دکتۆر بەرهەم سەرۆک کۆماری عێراق ئێوە لەوێ نەبینران وڵا ڕەنگە مانی هاتنەکەی ڕەنگە پەیوەندی بە ئێمەوە نەبوو بێت ڕەنگە مەسەلا ئێمە هیچ هینێکمان نەبووانی لەو پەیوەندێک لەو مۆزوعانەدا نەبووە مشینات پەیوەندی بۆ هەبوو بێت ئەگەر ینی بۆ ناگەڕێتەوە کەەوە خۆتان نەتانویستوە ئامادە بن ئێمە کەس پێی نەوت بووین کەس داوەتی ئاگدار نەکرابوون لە مانگی حوتی ئەم ساڵیش دکتۆر بەرەم ئەحمەد ساڵحتان بینی بەڵەوە داوەتی کردم بۆ مێرگەپان تێڕوانینی ئەوان چییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد خۆی ڕەنگە هەرێکێک بۆ چوونێکی تایبەتی خۆی هەیە بەڵام کاکی یادگات کێشەی هەرێم و بەغدا کە هەولێر و بەغدا چارەسەر نابێت کێشە بە شەرتێ چارەسەر بێت تۆ جیابیتەوە لەو ئەینە کێشە چۆن چارەسەر بێت ئێستا ئەو ئەوێت چەندێک مەسەلا محاولێ ئەوە کارەوەی ساڕاتەوەڵێ من هەموو کوردستانم قسە سەر عێراق کۆتایی هات ئەنی ئەوەی بیر لە جیابوونەوە بکە کۆتایی هات وا قسەکەیسا بۆ ئەوەی کە خۆی پێ بەهێزکار لە عێراقدا ڕەنگە ئەووا بێت ئێمە مەسەلا سادەترین شت ینی ژیانی خەڵک ئەو ئامادە بوو مەعاشی خەڵک بنێرێت مووسڵ و تکریت و ئەوانە لە زمانی داعاشە ئەنبار و ئەوانە بنێرێ بەڵام دێتی کوردستان ئەبڕێت ئەنی بۆ هی کوردستان ئەبڕێت ئەگەر ئێمە ئایدی عێراقین ئەبێت عێراق هەموو شتەکانی بۆ جێبەجێ بکە ئەگەر ئایدی عێراقنی ناکرێت ینی ئێستاش ناتوانشتی کۆنکرێتی لەگەڵ عێراقا بکەیت وەڵام مانگای دەین و تا سێمانگی تر ئەیدەین و سێمانگی تر دانیشینەوە جەنابتان پێتان وایە کە کێشەکە شەخسەکان نییە ئایا جعفەریە عەبادیە مالیکیە کازمیە بەڵکو کێشەکە لە شێوازی بیرکردنەوەی
عەرەبە بۆ قەنەعەتی عەرەبە ڕێکەوتن لەگەڵ عەرەب لە کورد. عێراق بیر لەوە کاتەوە ئەڵێ کورد وەزعێکی بۆ ڕێکەوت ئەمریکا هات شتێکی دەستکەوتووە ئێستا ئەمریکا ئەبێ بڕات ئێمە ئەوان بەرینە شوێنەکەی خۆیان وەکو خوان لێ بکەین دەرەجە 2 دەرەجە 3 وانیان لێ بکەینەوە ئەو قەنەعەتی نییە کورد شەریکێتی لە عێراقا ئەو مەسەلا ساڵەکانی پێشوو وەزعی عێراق خراپ بوو هاتن مەسا مالیکی جعفری هەمویان هاتن لە هەولێر حکوومەتیان تەشکیلە کرد هاتن کورد حکوومەتەکەی بۆ دروستەکردن بەڵام ئاگاد لێبوو لە ئەو حکوومەتەکەی عەبادی بوو وابزانم هەموو حیزبەکان کۆبوونەوە لە گردی زەرگەتە داوایان کرد لە عەبادی نیو سەعات بۆیان تا بەڵێ پەرلەمانتارەکان هاتنە دەرەوە لە هۆڵی پەرلەمان و چاوەڕێی داوای نیو سەعات هەموو کورد داوای کرد یەکێتی بوو پارتی بوو گۆڕان بوو نەزام ئیسلامیەکان هەمویان لێ بوون داوای کرد نیو سەعات تاخیری بکات نیو سەعات تاخیری نەکرد بۆیان ئەنی تۆ مانایە تۆ شەریک نیت لە عێراقا تۆ نیو سەعات حکوومەتی خۆی لێ تەشکیل کرد دووسێ وەزیری بووان ێڵاوە ئەیکەن بیکەن نایکەن کەیفی خۆتانە واتە کورد شەریک نییە لە عێراقا ئەبێ ئەمە هەموو کەس بیزانێت کورد ئێستا بەشدار ئەبییان نەوەکو ئێمە و ئەو حیزبانەی تر مەسەلاگەرێکی بچووکیا حکوومەتەکە تەشکیل لەگەڵەوە دووسێ وەزیرمان بۆ حیزبانێتی بۆ وەزیری عەردا ناوە بێن ئەیکەن بیکەن نایکەن کەیفی خۆتانە عێراق وا مامەڵاکات لەگەڵ کووردا لەبەرەوەم پێم وایە چارەسەری کێشە لەگەڵ بەغدا ناکرێت نابێت بە هیچ شێوەیەک ناکرێ و نابێ و ناگەنە نەتیجە یا ئەبێ ئێمە تەسلیمی عێراق بین یا عێراق بێتەوە مەنتیقان یاخود هیچ ئامادە نییە لەگەڵ تا هیچ بۆ بکات باشە بەر لەوەی بچینە سەر ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان و ڕای تایبەتی جەنابتان ئەی باشە ئەمەی کازمی کە نمایشەیانی ئەوەی کە دێتە هەڵەبجە کە کاگازە تۆفیق پارێزگاری هەڵەبجە نیگەران بوو پێیوا بوو کە ئەبوو بە شێوەیەکی فەرمیتر باتایە بۆ پارێزگایەکی وەکو هەڵەبجە کە شوێنێک شارێکی تایبەتە دێتە هەڵەبجە نەوەکو پارێزگا مامەڵی لەگەڵا کە تەنهاڵێ سەردانێکم بکەنیان دواتر بە دوواداچوونی بۆکەین لە کاتێکە هەڵەبجە تابلۆی ئۆتۆمبیلی هەیە زۆر شتی دیکەی بۆ کراوە وەکو پارێزگایەک مامەڵی لەگەڵا بکرێت کەچی دیسان هەستەکەی ئەم ڕایەگرێ یان تعلیقیەکات بۆ ماوەیەک و جگە لەوەشی کە بە هیچ شێوەیەک هەروەکو سەرۆگۆزیرەکانی پێشووتریش داوای لێبوردن لە هەڵەبجەیەکان نەکرا. وڵی من بەڕاستی خۆی چوونەکەی هەڵەبجە دووسێ حاڵەت بوو یەکەم ئەو پێشوازیە گەرمەوەکو میوانە ڕەنگە خەڵک پێشوازی لە میوان بکە بەڵام هەڵەبجەیەک عەرەب کیمیاوی لێدابێ بە کیمیاوی ئەوان خنکابێ لە ناوچوو بێ و ڕئیسی وزەرا ئەیتوانی لە هەڵەبجە بڵێت ئێمە هەوڵە دەین بیکەین بە 19 محافەزەی عێراق بەڵێنێکی زارێکی بەڵێنێکی وایە مەسەلا بیوتایە ئێمە چۆن داوای لێبوردنمان لە کۆیت کردو داوای لێبوردن لە هەڵەبجە بکەین هیچ نەبێت داوای لێبوردنیان لە کۆیت کردو و قەرەبووشیەکەنەوە بەڵام ڕەنگە مەسەلەی هەڵەبجە ئەوە هیچ وعدێکشی نەگن وعدی نەدا لە موقعی خۆی کازمی ئەڵێ قەزایە چوونی قەزایەک سەر بە سلێمانی بڵێ دەنیاڵە چوینە قەزای سلێمانی ینی نەچوایە باشتر بوو لەوەی کە چوو هەڵەبجە و هیچیشی هەڵەبجە ناکات من دڵنیام هیچی وە ناکات ڕەنگە بەشێکیشی بگرێتەوە بۆ ئیدارەی هەڵەبجە خۆیان بۆ ئیدارەی هەڵەبجە خۆیان ئیدارەی هەڵەبجە تا ئێستا سیارەکانی خۆیان ڕقمی هەڵەبجەی پێوە نییە مەڕەخنەیەکی ئەیتەبوو بۆ ینی ئەگەر خەڵکی هەڵەبجەن مەسوولن لە هەڵەبجە لاقل مەسوولەکان بە سیارەکانیان ڕقمی هەڵەبجەی پێوە بێت ئەنی سیارەکانیان ڕقمی هەڵەبجەی پێوە نییە تا ئێستا مەسەلا نەیانتوانیەوە پەیوەندیەکانیان لەگەڵ حدود هەڵەبجە لە ڕووی جۆغرافیەوە شوێنێکی زۆر گرنگە مەسەلا نەیانتوانێت ئەوانە تەنزیم بکەن و ڕێکی بخەن هەوڵە دەن هەڵەبجە هەتا دابڕن لە شارە زۆر ململانیە لەگەڵ سەی سادە خو نازانم لەگەڵ هەڵەبجەی تازە و لەگەڵ ئەم و ئەو مەسەلا هاتن جادەیەکیان لێداوە مەسەلا ڕێیەکەکە و دوو سایدە جادەیەکیان لێداوە ئەو جادە جگە لەوە ئەرجێکی زۆری شارە زوری وێران کردووە ئەو جادەیە دابڕانی خەڵکی ئەم منتیقەیە لە هەڵەبجە ڕاست وڵا بە چل دقا چمە سلێمانی و دێمەوە کاکە بۆ نەکراوە ئەی سەی سادەق ئەی پێنجوێن ئەی شارە زۆر ئەی بناری سوورێن ئەی تەوێڵا ئەی بیارە ئەنی دابڕانە ئێستا محاولەکەن پردێک دروستکەن لە تۆقتەوە تەمان تۆقوت پردی نەبووە تۆقوت لە ساڵی بیسەکان کاتێکە بەگزاکانی هەڵەبجە حاکم بوون ماڵەکانیان لە سعدیە بووە ئەو کاتە ئەوان
ئەو کاتە پردێک هەبووە بۆی لە دەربەنیخان نەبووە بۆی لێوە نزیکن بچنەوە ماڵەکانی خۆیان لە سعدی و بێنەوە ئیدارەی هەڵەبجە مەسەلا ئێستا ئەگەر ئەو پردە دروستکە هەنی هەڵەبجە بە تەواوی دابڕێ لە هەموو شتەکانیشی تەواو بووە تەنها پێم وابێ بودجەکەی لە حساباتی باوەڕ کە گەورەترین هەڵەیە ئەگەر حکوومەت یاریمی کوردستان ئەو کارە بکە و هەڵەبجە ئەگەر خۆشیان ئەو کارە بکەن چونکە دابڕانی خەڵکی ئەڵەبجەیە لە هەموو منتیقەکە من ماوەی پێشوەداری جنابی پارێزگارم کردەوەن داوایەکەن بە فەرمیێڵی پێویستە تەواو کرێت بێ مەسئولینی هەڵەبجە خەڵکی هەڵەبجە بیر لەو بکاتەوە سەی سادەق هەڵەبجەی تازە پێنجوێن ئەوانە بخەنە سەر هەڵەبجە بیکەنە مەحافەزە ئێستا لە منتیقەیەکی بچووک نابێت وەکو کازمی معاملەی لەگەڵاکرێ ئێستا وەکو کازمی معاملەی لەگەڵاکرێ لەبەرم پێم وایە ئەبێ خەڵکی هەڵەبجە فراوانتر بیر بکەنەوە خەڵکی شارە زوریش هەیە سەی سادەقیش هەیە هەڵەبجەی تازەش هەیە پێنجوێن هەیە بەشێکی شار باژەڕ هەیە بناری سوورێن زیاتر لە 250 دیتیایە هەورامان هەیە دیارە تەوێڵە نەزەم هەموو ئەو شوێنان هەیە بۆیم پێم وایە خۆشیان بەشێکنلەوە مەسەلا نیانەتوانی تەنزیمی ئیدارەکەی منتیقە وەکو خۆی بکەن بەس ڕقەمی سیارەکان بگۆڕن 300 سیارە لە منتیقە هەڵەبجەیە با خەڵک بزانێ هەڵەبجە محافەزەیە ڕقەمی سیارەکان بکەن بە ئەمری واقع پارەشیان لێسێنن لە خاونەکەی پارێزێنن بیکەنە ئەمری واقع ئەوەی هەڵەبجەیە بە سیارەکەی ڕقەمەکەی بکا هەڵەبجە بەڵام ئەو سیارەی مەسئولەکانی هەڵەبجە نییە ئەمە یەکێکە لە کێشەکان بۆیە من پێم وایە حەقە باشتر بیر بکەنەوە حەقە باشتر تێکەڵی منتیقەکانی بوون منتیقەکە بکەن بە یەک منتیقە نەک مەسەلا هەڵەبجە بە تەنها دابڕن لە سەی سادەق و هەڵەبجەی تازە و پێنجێن و بناری سوورێن و شارە زور بۆ دایە بڕن مەسەلا ئەو کاتە ئەگەر ئەو لێوە لە پردی تۆقت و ئیمامیزام لە چوە ئەو بە سلێمانیا بۆ دەربەنی خانی چ پەیوەندی بێرەوە مێنێ لە ڕووی اقتصادی وە زەرەرەدا لە ڕووی سیاسی وە زەرەردا لە هەموو ڕوویەکەوە زەرەر لە منتیقەکەدا بۆیم پێم وایە ئەبێت ئەوان هەوڵ بدەن پێنجوێن بخەنە سەر هەڵەبجە بیکەنە مەحافەزە بۆی پێنجوێن ڕەنگە گومرگەکەی سلێمانی نەیدا لەبەرەوە داوای گومرگ نەکەن بەڵام چونکە لێرە خۆیان ئەوەی کۆمەڵێکی نییە حدودی هەیە ئەوە سوورێن هەیە ئەوە مەڵەخۆرد هەیە ئەوە تێوەڵە هەیە سازان هەیە پشتا هەیە هانەژاڵە هەیە چی پێڵێن هەتا چەمی گریانەوەوانژە کۆمەڵێک شوێن هەیە پەیوەندی لەگەڵ ئێرانە منتیقەیەکی زۆری هەیە توانێت بەردەکام کاتەوە خەڵکی ئەودی و ئەم دویش پێی بژێتەوە واتە و پرۆژانە تۆ بە ئەوەی نبینی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان لە نێوان شارەکان و ناوچەکان کە لە یەک نزیکن لە هەڵەبجەوە نزیکن تۆخکاتەوە بەڵکو واکات دابڕان و هەڵەبجەشدا خۆیان نەزان هەموو خەڵکی ئەو منتیقە کە تۆ لێرە مەسەلا هێستا ئەو جادە دووسایتە نەکرایە بە یەک بەس بە پارەی پردی زەڵم و پردی ڕیشێن ئەمە کراوە دووسایت ئەم جادە ئێرە ئەوە مانی بۆ مەسەلا دابڕانە پردی تۆ خۆت ینی کاملەن منتیقە لە منتیقە دابڕێت ئەڵەبجە ئەنی هیچ پەیوەندیەکی بە خەڵکی ئەو منتیقەوە نامێنێ و خەڵکی منتیقە ناچار هەمووی داواکە بیخەنە سەر سلێمانی باشە بینەوە باسی ناوخۆی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم کە ینی تەمەنی ساڵێک و چەند مانگێکی کەمە بەرپرسانی حکوومەت سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیرەکان ئەوانەی کە باسی حکوومەتەکان بە پێی داتاکان کە ئیخەنە ڕوو ئەڵێن ئێمە لەو بۆ نمونە چەند نازانم 14 مانگە 15 مانگە چەندێکە کۆمەڵێک کارمان کردووە کە بۆ حکوومەتێک زۆر باشە کە بۆ نمونە پچڕانی پەیوەندیەکانی لەگەڵ عێراق بینیوە بڕینی بودجەی بینیوە دابەزینی نرخی نەوتی بینیوە خراپی پەیوەندی نێوان پارتە سیاسیەکانی کوردستانی بینیوە و دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنای بینیوە شتی تریش باسەکەن ئێوە ڕاتان چیە لەسەر ئەو ماوەیە کە کابینەی نوێیەم کارەکانی دەکات و پێتان وایە کە دەکرێ باشتر بێت خۆی لە ڕاستی کابینەی نوام کە هاتە دامەزرا هەر یەکەم ڕۆژی ئەعلان کرا کە 27 ملیار خەرزانە واتە هاتووەتە سەر ئەموری خاڵی هاتووەتە سەر ینی بانقی هیچ قاسەیەکی بەتاڵ قاسێکی بەتاڵ هیچ شتێک نەبووە ئەمە لە ڕووی هینەوە دارایی و اقتصادیەوە ینی تۆ ئەمە هیچت نییە پارەکەش لە عێراقەوە میزانی کوردستان بڕاوە ئەوە معلومە بڕاوە و جگەلەوە ئەم کابینەیە لەگەڵ دروستبوونیا زەختێکی لێکرا هەر دەژایەتی کرا چ لە وڵاتانی ئیقلیمی دەژی بوون و لە ناوخۆ دژی بوون و عێراقی بە هەموو قووەتی دژی بوو بە هەموو شێوەکان جگە لەوەش کۆرۆنای هاتە سەر مەسەلا مەزعی کۆرۆناش کاریگەری
خۆیە بوو هاتە $7 $8 بۆ کوردستان سفر بووەوە ئەمانە هەمووی ڕوبەڕووی هەموو ئەمانە بووە ئەمانە چی توانی مەسەلا لەو ماوەیە بەڵام توانی کۆمەڵێک کار بکات مەسەلا بەڵام من پێم وایە حکوومەت نەیتوانیوە ئەو کارانەی کەی کات لە ڕاگەیاندنەکانەوە بە خەڵک بڵێ ینی تەسویق و بازارگەرمی وەبەستە جا بەڕاستی سان وەکو کەڕوولاو زۆرشت لە دڵیا هەیە بەڵام ناتوانێت بەرامبەرەکەی تێبگەێنێ ینی ئەعلامەکان یاخود نەیانتوانی تێبگەێن خەڵک تێبگەێنن ئەو کابینەیە مەسەلا هاتووە من گوێم لێ بوو لەو ڕۆژانە مەسوول پارێزگاکان مەسەلا وەزیر ئەڵێ تا مانگە 3 مەعاش دراوە ئەڵێ تا 3 مەعاش دراوە نەخێوان نییە ئەمە هاتوون چیان کردووە مەجموعەیە مەعاش کاتی زمانی پارە براوە لە بەغداد تاخیر بووە شەڕی داعش تاخیر بووە هەموو ئەوانە تاخیر بووە ئەمانی هاتوون ئەم ڕاوێژکارانەی ئێمە حکوومەتەی ئێستا بیریان لەوە نەکردێتەوە بڵێن کاکە ئەوانەی پێشوو هەمووی هین کراوە چی پێڵێن ئەوەی پاشەکەوت کراوە ئەو 4-5 مەعاشش پاشەکەوتە لەگەڵ ئەو پارەیە هەر کات ئەو پارەیە هەبوو ئەو مەعاشانەی دێنێ ئێمە ئێستا لە کابینەکەی خۆمانەوە دەست پێەکەین چەند مەعاژە درێت من پێم وایە تا ئێستاوەدم 7 لەم ساڵەدا مەعاش دراوە بەڵام کە ئەڵێ مانگی 8 مەعاشی مانگی 3 درێت لە ڕووی سایکۆلۆژیوە خەڵک ئەتە پێ بەستەوەی بە ئەنقەست ئەم دەستەواژانە بۆ ئەمانە ئەخنا بەڵام بۆ وابێ هەتا حکوومەت خۆی مەسەلا ئەو ڕاوێژکارانە بۆ بیریان لەوە نەکردوێتەوە بێن ڕیزبەندەکە دروستکەنەوە مەسەلا معاش نەخێن معاش ئەوە مانگی نوێ بڵام ماعشی مانگی 8 دەین خۆی دراویشە خۆ دراوە مەسەلا ڕاستە کەم کراوەتەوە چی کراوە بەڵام معاشەکە دراوە داواتە ئەمە ڕەنگە لە ڕووی فەنیوە لە ڕووی نازانم هەر ناوێکی لێ بنەی ئەمە پێویستە ئەگەر حکوومەت ڕاوێژکاری هەبێ مەسەلا وەزیرەکان خۆیان ئەوە لایەکی تر ئەو هەموو زەختە چ ناوخۆ هەتا مەجموعەیە لە بەغا هەوڵیاندا قەوارەی هەرێمی کوردستان لە ناوبەرن بۆکو محافظات و پارێزگا مامەڵەمان لەگەڵا بکەن مەسەلا ئەو ڕۆژانە کازمیات و لە سلێمانیڵێ ماشەکەمان بخە لەسەر بەغدا وازانێ لە بەغدا ئەوە هینە ئەو هەموو هەرایە گشتی هەوە هاتووە بۆنی نان و کەبابە نازانێت لەولایە کەرداخەکەن بابەکە بەغدا خۆی وەزعی خراپە خۆی هیچی نییە واتە ئەمانە هەمووی زەخت بوو لەسەر هەرێمی حکوومەت هەرێمی کوردستان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت کە مەسرور خۆی خۆڕاگر بوو توانی قووەتی هەبوو و توانی ئەو لەو مەوزوعانە دەرباز بێت لەو هەموو ناخۆشیە هاوڕێکانی لە ناو حکوومەتە وەزیرەکان کە بەشێک لە حیزبەکەی ناڕازی بوو لەگەڵیانە هەتە لەگەڵ ئەخر ئەوانەی ئەو حیزبانەکە لە حکوومەت بەشدار بوون بنیوەی حیزبەکەی ناڕازیە لە وەزیرەکان بەڵام وەزیرەکان یاخود جێگیری ڕێسی وزەرا یا ڕێسی وزەرا خۆڕاگر بوون و من دڵنیام ئەگەر کاک مەسرور ئاوڕێکانی نەبووە ئەو حکوومەتە ڕووخا بوو ناما حکوومەتە چونکە تۆ زەختی عراق لەسەر بێ زەختی ئەقلیم لەسەر بێ زەختی ناوخۆت لەسەر بێ پارە ببڕێ بەغدا بیبڕێت نەوت بێتە خوارەوە کۆرۆنا هەبێت مەجموعەیەکی داوا بکەن وەکو تابووری 5 بڵێن ئەبێ قوارەی هەرێم نەمێنێ مەجموعەیەک لێرە بە هەموو شێوە دژاتی بکەن فەیسبووک لێ پڕکەن هاوا دنیا بێنە سەر بەتاکید من ئەڵێم ئەگەر خۆیان ئەوانە نەبوویان حکوومەت نێتوانی بەڵام لەگەڵ ئەوە شاتوانی بێت جادەی 100 مەتری سلێمانی بکاتەوە توانی کارەبای خەبات بکات توانی کۆمەڵێشت لە دووە بکات کۆمەڵێ شتی تریان کردوواتە لەم کاتەدا ئەمانیان کردووە من پێم وایە هەر ئەوەنەیان پێ ئەکرا چونکە وەزعی اقتصادیەکە خراپ بوو وەزی لە ڕووی سایکل نەفسیەتەوە نیوەزی خەڵک خراپ بوو ئەوەنەیان پێ ئەکرا بەڵام ئەکرا مەسەلا باشتر بکرێت لەوەی کە ئێستاە کێشە هەبووە لە ئەنجومەنی وەزیران لەسەرەوەی وڵا ئەم مانگە مەعاش بدەین دووسیا حیزب ڕازی نەبوون مەعاش بدەن ئەبێ نای بنین چاکسازی نییە ئەوە باسی چاکسازیان کردووە پارەکە ببڕین لەگەڵەوە بوون بیبڕن لە خەڵک بەڵام بابی نای بنین چاکسازی کاکە چاکسازی ئەوەیە تۆ 200,000 کەسی بەنا قانونی تعین کردووە ئەبێ ئەوانە لابیت ئەو هەموو بندیوارە ئەو هەموو خەڵکی ئەبێ ئەوانە مووی لاوێ بندیوارەوەی کاتی خەفیفەکەی پێشوارماوە بۆ ئیسامان ئەوانەی کە بەنایاسایە ینی هەیەڵێ لە تاقی بەیانی تعین کراوە دوانی وەڕۆک خانە نشین کراوە بە بەڕێوەڵی کراوە بە مدیر عام پێش نیوەڕۆ ڕۆژی خۆشی لە ئەوروپا ناتوێتەوە دوای نیوەڕۆ خانە نشین کراوە بە مدیر عامی دەیان شتی وا کراوە مەسەلا
وەزیر نیەکراوە بە وەزیر نازام ئەگەر تەمەنەکەی حسابکەی ئەوەندە نەجمەی دراوەتێ نەجمەکانی ڕەنگە 20 ساڵی 30 ساڵی تیش ئەوەندە تەمەنی بێ ئەوەندە پێویستی بە تەرفیعاتی خزمەتی نابێت ئەمانە تو ئەگەر بتەوێت چاکسازی بکەی ئەبێ ئەمانە پاک بکەیت و سفریان کەیتەوە لەبەرەوە ئەمانە ناکرێت چونکە ئەو حیزبانە بەتایبەتی هەردوو حیزبەکە ئەوەندە خەڵکیانێ ناوە دەنگیان بۆ بدەن پارە هەبوو بیان داونانێتێ ئێستا خۆیان گیریان خواردە بەدەستیەوە ناتوان پارە بیبرن هینیان نادەنێت دەنگیان نادەنێت ئەنی ئێستا ئەوان لە هەموو کە زیاتر گیریان خواردووە ئەنی ئەو حیزبانێکە خەڵکە زۆرەکەی تاین کردووە ئێستا ئەوان تووشی کێشە بوون ناتوانن بیبرن ناتوانوە بە سەرێشەش بۆ کابینەی نۆیەم کە بەڵێ ئەمانە بۆتە سەرێشە بۆ هەموو کەس بووەتە سەرێشە بۆەوە خەڵکەکە بە دەرەجەیەک باجیێداتێشە مەسەلا بۆ مەسەلا نەتوانین مەسەلا حکوومەتی هەرێم دوای 29 ساڵ مەعاشی خەڵک بدات بۆ مەسەلا تەنزیمی مەعاشی خەڵک ناکرێت بۆ مەسەلا ئەمانە ڕێک ناخرێن لەبەرەوەم پێم وایە ئەمانە هەمووی حکوومەت لێی مەسوولە ئەنجا حکوومەتی هەرێمی کوردستان کاک یادگار پەرلەمان نییە ڕێی خەڵک وەرگێ حکوومەت تەنفیزیە حکوومەت ئەبێ قەرار بدا نابێ بترسێ لە قەرار حکوومەت قەرار بدا مەسەلا بە ترسولەردەوە ئەرێ چەندمانی وڵاستەوە بیسێکما بڕیەوە ئەم مانگە لە سەدا بیسێکما بڕیەوە مانگەی ترێ دێنەوە کاکە بۆڵێ مانگەی ترێ دێنەوە زان پێ نادێتەوە بڵێ سەدا بیسێکما بڕیەوە قسەمەکە با بڕات تا ئەو کاتەی کەوێ من پێشنیارێکم کرد جاری پێشوو وتم حکوومەت هەقە لە سەدا سی ببڕێ بەڵام هەموو مایە معاشی ڕۆژجارێ موچە بدرێ هەموو مایە معاشی خەڵک بدرێ موچەی خەڵک بدرێ لە سەدا سی بڕێ کردیان بە هەرا خەڵک ڕخنەیەکی زۆر لەو لێدوانت ئەمە بە چ منطقێک ئەم قسەیت کرد بوو ینی تۆ پێت وایە موچەخۆران ڕازین کە لە سەتاسی موچیان ببرێت بەمەرجێک سی ڕۆژارێ موچەکەی پێ سی ڕۆژار من ئەڵێم ئەبواە لە سەدا سی ببرێ بەڵام هەموو مانیە سی ڕۆژارە معاشی خەڵک بدرێ بەڵام خەڵکەکە ئەوەی دژی قسەکانی من قسەیان نەکرد کردیانوە دوو مانگ جارێگەی دەنیان یەکاتە سەدا پەنجای بڕاوە 21شی لێ بڕێویانی 29 دەنێ ئەنی خەڵکەکە بێت یەبگا کە دوو مانگەکەی لێ بڕا لە دوو مانگەکە بێتە سەدا 21شی لێ بڕی چەند ئەمێنێتەوە 29 بڵێ ینی لە سەدا 29 دەن بە خەڵک ڕازیە مناڵم لە سەدا سی لێ بڕن نەڕازیە ئەلی خەڵکەکەت تێناگات تێ ینی ئەوە شەرینی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە من لە هەندێک شوێن بینیم سەتاسیەکەی تۆ قسەکەی تۆ کەوتە بوو سەتاسی کرابوو لە سەدا چلیش ینی ئەوەشیان گۆ ئێستا جەڵێ مەڵم لە سەدا چلیشا ببرن بەڵام هەمومانە معاشی خەڵک بدرێ ئەوە خانزازی خەڵکە نەک دوو مانگ جارێک لە سەدا ئەکاتە 21شی لێ بڕن ئەکاتە سەدا هەفتاویەک ئەزانی ئەوە ناکە لە سەدا هەفتاویەکە بڕێ بڵێ بەڵام سی ڕۆژجارێ بێ و کێشەیە چارەسەرە بێ باشە هەستەکەی ئەم حکوومەتە کە دروشمی چاکسازی هەڵگرتە بوو و هەنگاوی باشیشینە و خۆشیان ینی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران ئەڵێن پرۆسەی چاکسازی لەبەرەوەی ناوی پرۆسەیە کەواتە بە بەردەوامی لە ئیشکردنایە و هەنگاوەکانی ئەچنە پێشەوە ڕەنگە لانیە شوێن پەکی بکەوێت لانیە شوێن کێشەی بۆ دروست بکرێ بەڵام من پێویستی یەکەم بە شتێکی ترەوە ئەگەر پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بچێتە ئاستێکی زۆر باشەوە وەکو جەنابی کاک فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی پێکردووە یعنی ئەڵێت کێشەی پارتی و یەکێتی زۆرن کێشەی کۆنن هی 10 ساڵ و 20 ساڵیش نییە لە ئەوەی لە دڵی پارتیدایە کە بەسەر یەکێتی بێت جێبەجێ ئەبێ نە ئەوەی لە مێشکی یەکێتیدایە کە بەسەر پارتیدا بێت جێبەجێ بێ و مەبەستی ئەوەیە یەکێتی حەزەکە پارتی نەمێنێ پارتیش حەزەکە یەکێتی نەمێنێ ڕەنگە ویست و حەزێکی وا هەبێت بەڵام ئەمە بۆ کەسیان ناچێتە سەر هەردووکیانە بێ بە تەوافق و بەڕێکەوتن پێکەوە زاڵ بن بەسەر و گرێیەی شەستەکان و هەفتەکانی سەدەی ڕابردوو و حکومڕانی بکەن پێکەوە تێڕوانینی ئێوە لەو بارەیەوە چکە کۆنیش بیرمە ئاماژت بەوەدا بوو کە چاکی پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ژیان و گوزارانی خەڵکە بێت لە ڕاستی کاک یادگار پەیوەندی پارتی و یەکێتی خزمەتی خەڵکی کوردستانەکە خزمەتی هەموو لایەکەکە چونکە یەکێتی و پارتی دوو حیزبن چونێت ناو هەموو جمگەکانی خەڵکەوە ئەگەر پەیوەندی ئەوان خراپێ پەیوەندی خەڵک خراپە بێ کێشەی هەموو حیزبەکان لەگەڵ یەکێتی و پارتی نابێتە کێشەی میلەت کێشەی یەکێتی و پارتی بێتە کێشەی میلەت ئەبێ خۆیان ئەوە هەست بەوە بکەن ئەمە یەک دووهەم ئەوەی کاک فازڵی وتوێتە ئەوە من ئەڵێم منیش ئەڵێم پارتی و یەکێتی هەتاماون پێکەوە ڕێک ناکەون ئەوەی قەنەعاتی خۆیانە
پارتی و یەکێتی مەسەلا بەدیلی یەکن بەدیل ینی ئەمیان دەسڵاتی بوو ئەویانە سڕێتەوە یەک دەقە لێ ناوەستێ یەک دەقە لە 64ەوە شەڕە لە 64 شەڕە دوای ئەوە ئەرەسی شۆڕە ژات دوای ئەوە لایانی مەکتەبی سیاسیە جەلالی و مەلایی ئەو لا تەواو بوو ئەم لاش کۆتایی هات هەم جارێتە دروست بوونەوە هەم جارێتە شەڕیان دەست پێ کردەوە هەم جارێکی تر شەڕیان دەست پێ کردەوە شەڕەکە لە 1970ەوە دەستی پێ کردەوە هەتا هاتە 85 و 6 شەڕ بەردەوام بوو لە بینیانە 85 و 6 بەرەی کوردستانی 1970 بەرەی کوردستانی دامەزرا لە دوای ئەوە لە 93 جارێکی تر 94 شەڕەکە دەستی پێ کردەوە واتە هەر کامێکیان مەسەلا یەکەم ئەوە هین ئەوە اتحادی وەتەنی لیمازا یەکێتی شوانی بۆچی یەکەم بەیانی یەکێتی شوانی بخوێنەوە ئەوە هەموو بەوازی هەموو شتێکی تێدایە ینی ئەڵێ دژمنی سەرەکیم پارتی باشە ئەم سەردەم گۆڕانکاری بەسەر بیرەکاتەوە گۆڕانکاری کەی هات ینی بە پێی ئەو دۆخە بە پێی گۆڕانکاری کەی هات هەموو شتێ هەموو شتێ تاقی کراوە ئێرانیان هێنا تورکیان هێنا عێراقیان هێنا خەڵکیان کۆ کردەوە نەفر عامیان کرد لە شەڕە هیچ کامیان کۆتایی نهات یەکیان زایبە بوو ئەم وڵات یارمەتیەدا یەکیان زای بوو ئەو وڵات یارمەتیەدا لەبەرەوە بە شەڕ کۆتایی ناخۆشیان گەینەوە قەنەعاتە کە وەزی ئەمریکا و عێراق و ئەوانە هاتە مەنتیقەکەەوە ئەو کاتە ئەگەر ڕێگ نەبوایەن ئەو وەزعانە دەستی کەس ناکەوت ینی لەدەست دەرەچوو هەتا لە کاتی هینا شەڕی ناو خۆدا مەسەلا بڕیاری هین هەبوو 1989 بوو ئابزانم ئەوەی موادی غذایی بە نەوت ئومای متحیدەی و دەگەرێکەتی پارتی کۆ نەبنەوە پەرلەمان تازە نەکەنەوە شەڕ بوو ڕایەگرم بە 1 سعات ینی من ڕۆژێ خۆم لێ بووم وتیان پێشمەرگە ئێوە بابێ حرەز بێ پێشمەرگە ئێمە حزبی شوێی چون حرەسیان بوون بردیانە مزگەوتەکەی دارەبەن لەو دیوی هەولێرەوە کورسی کەنیسەکەی ئەنیکە ئەنکاوەمان برد بە 11 دقە کۆبوونەوە هەردوو لایەن 75یان پێبوون ئەم لەولا ئەو لەولا بە 11 دقە کۆبوونەوە ساڵێکیان تازە کردەوە لە بەرەوەی بەرژەوەنیان لەو ساڵا بوو ئومای متحیدە شتەکان بدا بە هەردوو لایەن چون بەشیانە کرد ئەندێکی بۆ شەڕی ناوخۆ بۆم لە شەڕی ناوخۆ بۆ ئەولا واتە گورج بە دقەیە کۆبوونەوە 11 دقە و شتەکان بۆ ساڵی تازە کردەوە لەبەرەوە ئەگەر مەسەلا بەرژەوەندیەکان هاتە پێشەوە مەسەلەی عێراق هاتە پێشەوە ئەو کاتە ئاشتێکە دەستی پێکرد بایانکردن بۆ ئەمریکا دوایە مامجەلال مەسەلەی عێراق هاتە پێشەوە مامجەلال عێراقی لا مهم بوو بە تایبەتی ڕێژی جمهوری لا گرنگ بوو لەگەڵ شخصی کاک مەسعود هەردووکیان پێکەوە ڕێکەوتن ینی پێش هەموو کەسی ئەم دوو کەسە ڕێکەوتووە مەکتەبی سیاسی و نازام سەرکرداتی و ئەمانە ئەسڵ وەساسی نییە هەردووکیان ڕێکەوتن لەسەرەوە کوردستان تەسلیمی پارتی دیموکراتی کوردستان و کاک مەسعود بەرزانی بکرێ و بەغداش و عێراقیش تەسلیمی مام جەلال بکرێ ئەمە لەسەر ئەوە ڕێکەوتن ئەم ڕێکەوتنە توانی ئاهێک بەبەری خەڵکا بێنێتەوە توانی یەکەڵوێستی کورد پیشان بدات توانی ئەوروپا ئەمریکا پشتیوانی لێ بکەن توانی کورد دەستکەوتی باش بەدەست بێنێ کورد توانی ببێتە ڕیشسپی لە عێراقدا ئەمانە هەنگاوی باش بوون نەتایجی ئەو ڕێکەوتنەی بینی مەسعود و مام جەلال و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەمە واقعەکە و ڕاستەوەیە بەڵام ئەمە تاکوێ هەڕۆیت تاکوێ ڕۆیشت تا ئەو کاتەی مام جەلال بەداخەوە تووشی نەخۆشی و ئەو وەزعانە بوو وەزی عێراقی ڕۆژ بە ڕۆژ بەهێز بووەوە کە بەهێز بۆ پەشیمانە بێتەوە لە قەرارەکانی پێشووی لە دەستور پەشیمانە بێتەوە لە هەموو شتەکان عێراق پەشیمان بووەتەوە وەزەکانی ناوخۆش بیرکردنەوەکان وای لێهات لە کۆبوونەی پەرلەمانی شانزەی نازانم ئەوەی 2017 بوو چەند و شانزە بوو یەکێتی یەک فرسەتی بۆ ڕێکەوە لەگەڵ هەمویانە پارتیان کردە دەرەوە لە هۆڵەکە لە پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان ئەمە بەس ئەوەی کە لێرە قەیرانەکە کە قەیرانی پەرلەمان لێرە ڕوویدا بڵێ ینی خۆ پارتیەکەتی شەریک بوون پێکەوە بەڵام یەکسەر یەکێتی کەزانی ئەوە پارتی وەزی خراپە و هەموو حیزبەکان دەنگیان گشتیان بووەتە یەکسەر لەگەڵ ئەمەش بۆیان دەرکەوت کە ئەمەشیان بۆ ناچێتە ناخر ئێستا ئەبێت چی بکەن ڕێکەوتن پارتیان کردە دەرەوە لە وەڵەکە چۆن پارتیان کردە دەرەوە لە ناو هەولێرا کە ئاسایشی ئەوانە پۆلیسی ئەوانە حکوومەتی ئەوانە هەمویان لە دەوری ژوورەکە سوڕانەوەیان لە ناوە کۆبوونیانە کرد و قەراری خۆیانیاندا ینی ئەمە فرسەتێک بوو بۆیان ڕێکەوت مەسەلا جا فرسەتەکان ئاوایە ئەگەر بۆی ڕێکەوە واکات مەسەلا هەر لایەکیان بۆ ڕێکەوە واکە بەڵام
خۆشبەختانە ئێستا لە حکوومەتێکن ئیسا لە حکوومەتێکدان سەرۆک و جێگر لای ئەوانە ئەیان و پێشمەرگە بۆ یەک ناگرێتەوە کوڕەتم کاکە من مەمنونم بەوەی کە پێشمەرگەی لە شەڕی داعاشە ئامد لیواکە پارتیە جێگرەکەی یەکێتیە باوکیان هەردووکێ لە شەڕی ناوخۆدا شەهید بوون ئیسا پێکەوە ئەمە زۆری زیادە ئێساش مادەم ئەوان نێتەکە ئەوەیە کە یەک بسرنەوە بەڵام ئێستا هەردووکیان لێ شارێکە حکوومەتێکیانەیە پێکەوە ئێمە بێت دوعای خێر بکەین و خوا دەدە باڵیانە بگرێ و ئەمە تێک نەدا لەبەرەوە ینی لەوە خراپتر ئەبێت ئێستا ئەوان لە نەتیجەی ئەو هەموو شەڕ و ناوخۆدا و مەشاکیل و گیر و گرفت و ئەوانەدا یەکیان قوبوڵ نییە ینی یەک قوبوڵکردنەکە گرنگە بەس یەکیان قوبوڵ نییە ئەگەر مادەم ئێستا هاتوون پێکەوە حکوومەتێکیانەیە پێم وایە کارێکی باشە هەنگاوێکی باشە و یەکێتی و پارتی ئەتوانن مەوزوعەکە لەسەر چاکسازی بوو یەکێتی و پارتی بە یەک ڕۆژێتوان چاکسازی بکەن بەس ئەو دوو حیزبە هیچ دوات لە حیزبەکانی تر بێنن بە یەک ڕۆژ بیکەن بەڵام ناکرێت بۆیان چونکە وعدیان داوە 200,000 کەسیان هێناوە تەعینیان کردووە ئەم 200,000 کەسە مەسەلا مەجموعەیەک لە شەڕی ئێران عێراقا کوژراوە مەسەلا چەکداری حکوومەت بۆ کوژراوە کریانە بە شەید کوڕەکان یارمەتی داوە ئیسا کوڕەکەی گەورە بووە مناڵەکانی ئێستا لە پڕ بڵێن هەڵا باوکی تۆ خاین بوو لەگەڵ حکوومەتا بووە و لە شەڕی ئێران عێراق کوژراوە تۆ شەید نیت و ئەوی تر نازان پێشمەرگەی کۆن نیت و ئەوی فڵان نیت ئەنی ئەمە ئاسان نییە تۆ ئەوانە هەمووی بسڕی تۆ جارێکی تر لەبەرەوە جگەر لەوەش کە دەنگی ئەو حیزبانە کەمە بێتەوە حیزبەکان ڕەنگە تووشی کێشە بن ئاسانیش نییە باشترین حەل ئەوەیە چاکسازی ئەوەی کە ئێڵن 100% و چاکسازی ئەبێت تۆ 200,000 کەس دەرکەی ناکرێتەوە کە ناکرێت وەرە چارەسەرێکی تری بۆ دۆزرەوە مەسەلا ئەوە بکە لە شەیدی هاوڵاتی بەڵێ ئەوانیش باسیەوەکەن کاڵێک کەسنان بڕاو ناکەین بەڵام ڕێکی یەخینەوە بۆ کەسێک بە نایاسایی بە پلەیەک خانەنشینکراوە پلەکەی لێوەرەگیرێت و بەڵام موچەیەکی لە شەیدەوە نایبنی هاوڵاتی معاشیە بێ مەسەلا دەرەجەکەی عەمیدە بیکەرەوە بە مەلازم ئەوەل بڵام بە عینەکانی بڕات بۆرە ئەبێت شتێکی وا بکەن ئەینە بەڵام هەردووکیان بیانەوە بە یەک ڕۆژێکن بەڵام ناکرێت بۆچی بە دەگمەنی بیان بە مەحاڵیە بینی لە کاتێکە شتێکی زۆر مەحاڵتر لە ناوچەکە ڕوویداوە ڕێکەوتنی عەرەب و ئیسرائیل ئەوە ئیماراتەوە بەحریناتە ناویەوە و سوودانی تایە ئەوە سعودی ڕێگادا ئاسمانەکەی بەکاربێنن هەندێک وڵاتی دیکە هەیە ژێر بەژێر پەیوەندیەکەیان هەبوو و چاوەڕی دەرفەت و فرسەتێکن پەیوەندیەکەیان لەگەڵ ئیسرائیل بکەن بین ینی ئەمە وەکو خەون سەیرەکرێت کە عەرەب یان ئیسرائیلیەک یان کەسێکی یەهودی بێت لە ئیمارات دابنیشێ ئێستاوەتانێ تازەترین شتەوەیە کە ینی موافقەت و مۆڵەتی کردنەوەی ڕێستۆرانت و جێگەی جیاوازیان داوە بە یەهودیەکان لە ئیمارات نێوانی ئەوان زۆر دوور بوو هەستەکەی نێوانی ئەوان ئەمان ئەوەندە دوور بێوە پێت وایە ناتوان ڕێکەون پێش چەند ساڵە لە ئوردون بووم کابرایەک زۆر مناقەشەی لەگەڵا کردم مەیشت تۆ وام کرد کە هەڵساین لە کۆڵانێکەوە بردم پێچمان کردەوە برادرە شارەزامان لەگەڵ بوو چوینە کۆڵانێک سەفارەتی ئیسرائیل و عەلەمەکە هەڵواسرا بوو پێم وتم تۆ 2 ساعات ئێمە بە ئیسرائیل دەزانی ئەمەی کێیە ئەنی ئەوان خۆیان ئێستاش پێشەوە ئوردون نامەسا مەغریبە نەزانم کۆمەڵێ وڵاتیان میسرە هەموو لەگەڵ ئیسرائیل پەیوەندیان هەیە و سەفارەتیان هەیە بەڵام دێت وزە گۆڕینەوە غاز و مزایدە لە نێوانیان بەسەر کورداکات مزایدە بەسەر کورداکات من پێم وایە ئێمە بەدەستی عەرەبەوە گیرمان خواردو عەرەبی بەدەستی ئیسرائیلەوە 300 ملیۆن عەرەب بەدەستی ئیسرائیلەوە ئێمە بەدەستی عەرەبەوە دێن بۆ سەرگەڕان و بۆ دروستخورمات و شەڕەبەردمان لەگەڵاکەن عەرزمان داگیرکەن بەڵام ئەوە بینیت هەر دەوڵەتیان ئەمبل شۆڕەکاوە ڕوات لەگەڵ ئیسرائیل ڕێگەکەوێت بێ ئەوەی کەسیش قسەیە بکاو کەسی هینی شێزان پیرۆزباییشیان دیەکەن سعودیە مقدەسترین شوێنی دنیاە هی موسڵمانە هی عەرەبیشە ئێستا تیارەکانی ئیسرائیل بەسەر سعودی و مەکا ماڵی خوا داڕۆن بۆ بەحرێن و بۆ باشە لەبەرەوەی کاتەکە زۆر هاوکارم نییە پێم عەرەبەوە هیچ دوور نییە هەمووشیان لەگەڵ ئیسرائیل ڕێکەکەون هەمویان لەگەڵ وردە بەرژەوەندیان وایە بەرژەوەندیان وایە هەمویان لەگەڵ ڕێکەکەون باشە با بچینە سەر باسی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ لە ڕاگەیاندراوەکەی ئاماژە بەوە دراوە کە بە ئاماژەدان بە سەردانەکەی مستەفا کاظمی کێشەکان تەنیا موچە و شایستەی دارایی هەرێم لە بودجە نییە بەڵکو جیا لە کێشەکانی پەیوەست بە بودجە و نەوت ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم و ماف و شایستە دەستوریەکانی دیکەی هەرێم و پێشمەرگەش
باس کراوە لەگەڵ عێراق و بە گرنگی ئەزانم لە شوێنێک ئاماژەت بەوەدا بوو کورد هەتاماوە بێ بە دووربین سەیری کەرکووک بکات و گەرگۆڕانکاریەکی زۆر زۆر گەورن نەبێت مەحاڵە کورجارێکی تر بچێتەوە کەرکووک وە گرنگیش نییە پارێزگاری کەرکووک کورد بێ بەڵکو پێویستە کورد بەهێزی چەکداری بە دەسەڵاتی ڕاستەقینە لە کەرکووک حزوری بێ من ئەمانەم بیر خستیتەوە مەبەستم ئەوەیە هەرێمی کوردستان ئەبێ لێرە بەدوا چۆن مامەڵە بکات سەبارەت بە کەرکووک بە شنگال بە خورماتوو بە خانەقین چکە دۆخی خەڵکی ئەو ناوچانە دۆخێکی ئێجگار ناخۆش و نالەبارە لە ڕاستی کورد زیاتر لە 12 ساڵ حاکم بوو لە منتیقەیە لە خانەقین لە دووس لە داخۆق مەسەلا کەرکووک و شارەکانی دووس و دبز و نازە هەموو تا سنجاروانە کورد 12 ساڵ لەوێ حاکم بووە محافیزی بووە هەموو لە ڕووی ئەمنیوە لە ڕووی ئاسکەریوە لە ڕووی سیاسیوە ئەوە بووە بەڵام ئەو 12 ساڵە لەبەر ململانەی کاری حیزبایەتی هیچ خزمەتی خەڵکی ئەو منتیقانیان نەکردووە هیچ خزمەتیان نەکردووە ئێستا نەتیجەکەی گەیشتە ئەوە ئێستا خەڵکی ئەمڕۆ وازەم سەرگەڕان بوو دوێنێ و پێرێ لای داخۆق و دیاتی منتیقەی کاکەیەکان بوو خەڵکی ستا بەدەستی بەتاڵ شەڕەبە دەڕوا لەگەڵ ناخیلە و لەگەڵ عەرەبی هاوردە و لەگەڵ ئەواندا شەڕەکات من پێم وایە خەڵکەکە ئێستا کە هیچ حیزبێک خۆی نەکا بە خاوەنی و هیچ حیزبێکیش خۆی بە ئەوە نەزانێت من گوێم لێ بووەندێ لە حیزبەکان وڵای ئەمە پشتیوانمان دەکرد نەخەی تۆ 15 ساڵ حاکم بووی لەوێ نەتوانی پشتیوانی لێ بکەی ئێستا خەڵک بە شەڕەبەردی خۆی پشتیوانی لە خۆیەکە لەبەرەوەم پێم وایە ئەو منتیقانە وەکو ئەوی بڵێ پێشمەرگە بگەڕێتەوەوانە ئەمە هەمووی قسەیە من ڕاستیەکەی بە خەڵگەڵێم ڕاستیەکەی بە خەڵکی کوردستان هەڵێم هەتا گۆڕانێکی گەورە وەکو ئازاری 92 و ڕاپەڕین وەکو ڕوخانی سەدام و 2003 وەکو شەڕی دەعاش ڕوو نەدات تا پێشمەرگە ماوە ناچێتەوە کەرکووک وەکو ئەوەی کە ئێمە ئەمانەیە ڕەنگە مەسا بڵێت بۆ ئەوی تەنسیق بکەن مەسەلا فەوجێ پێشمەرگە بێتە کەرکووک و بەڵام ئەو خۆی 12,000 عسکەری دەسەڵاتی نییە یەک لە سەدی ئەو نەبێت یەک لە سەدی ئەو نەبێ و بڕیارەکان ئەو خۆی بەمەیدا و خۆی جێبەجێیەکات لەبەرم پێم وایە بە جیانی شەڵێ کوردمێناوە ئەڵێ کوردی شاتوەتەوەوانە لەبەرەوە وا کورد حیزبەکان و وەزارەتی پێشمەرگە و ئەدلەوە بێرن ئەچینەوە کەرکووک کۆشانە ئەسوەساشینی و ناتوان بیشتن ئێستا پێشمەرگە چەند کیلۆمەترێک لە ناو خانەقی دوورە ناتوان چەند ناو خانەقین فەرموو ئەوەتانێ حکوومەتی عراقی مەسەلا 10,000 زیاتر حەسی شعبی و جێی شێناوەتە خانەقین یەک کەسی کوردیان پێ ناپارێزی هەشەوێت سێ چوارێکە کوژن و ماڵەکانیان سووتێنن بەڵام هێناوێتی پێرێ هاتوون بۆ دووسێ دێکە نزیکی پێشمەرگە ئەوش لە پێشمەرگە وەرگرنەوە ینی ئەو هێزە کە هێناوێتی بۆ دژی دەعاش و بۆ پاراستنی عراق نییە بۆ دژی کورد هێناوێتی بۆ کەرکووکە بۆ دووسە بۆ داخۆکە بۆ سنجارە بۆ دبزە بۆ مەخمورە بۆ هەر منتیقەیەکی ترەیە بۆ دژی کورد هێناوێتی لەبەر کورد وادڵی خۆش نەبێ ئەوەتان ئێستا دوێنێ شەڕەبەرد بوو لە پەلکانە عەرەب هاتووە چۆتە ناوخانی کوردووە باشە ئەگەر پێشتریش کە ئیزن دراون بۆ شوێنی خۆیان تعویز کراون و پارەی خۆیان وەرگرتووە هەموو شتیان وەرگرتووە لە کەرکووکیش لە کەرکووکەوەی عەرەب و 20 میلیۆنیاندایە کوردی فەقیر 10 میلیۆنیاندایە ئێستا نە عەرەبەکە ڕۆیشتەوە کوردەکەی تا دەرەکرێت لەبەرم پێم وایە ئەمانە ئەدای کارکردنی حکوومەتی هەرێم مەسئولینی ئەو منتیقەیە ئەدایەکی خراپ بووە نەیانتوانی وەکو پێویست کار بکەن نەیانتوانیەوە مەسەلا هەتا تورکمان و عەرەب لە یەک جیاکەنەوە مەسەلا ئەیانتوانی زۆر ئەوە بکەن مەسەلا تورکمان ڕەنگە جیاواز بێ لە عەرەب لەو منتیقانە تورکمان نزیکتر بێ یاخود ئەوە بێت نایانتوانێت مهم ئەوانە هیچ شتێک بکەن لەبەرەوەم پێم وایە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانات هەموو شتەکانیان ئیستا کۆ کردێتە لەوەی بوجە بێت موچە بێ لە بەغاوە نەیەت بێت بابەنی ئەمە تۆ هاتەوێ هەموو شتێکی ئەم وڵاتە تەسلیمی عراق بکەیت من پێم وایە ئەوە کارێکی خراپە نەوت نابێت تەسلیمی عراق بکرێت نەوت ئەوەندەی بدرێتێکە ڕێکەوتون لەسەری ئەبێ کورد نەوتی خۆی بفرۆشێ ئەگەر بەشی تەنها شەریکەکانی کردۆ کە نەوتەکە دەردێنێ ئەبێ کورد ئەو شتانەی خۆی لەدەست نەدات کازمی دێت بۆ کوردستان وەڵا هین شکۆمان بۆ عێراق گەڕاندەوە باشە کوردستان بقێت سەر عێراق شکۆیە بۆ عێراق بگەڕێنیتەوە ئەوە شکۆیە یاخۆت ئەوە شکۆیە بەسرە لە دەست نییە یا ئەوە شکۆیە چی پێم خۆشە قسەیەکش لەسەر و
کوردانە بکەیت کە لە بەغاوە بانگەشێوەکەن کە خەواری بەڵێ یا ئەوەش بۆریە نەوت تا چەند لای خۆشمان کونیتیەکەن بۆریە نەوت لە هینەوە لە ئەمارەوە تا بەسرە 1000 کونی تێکراوە عشایر بۆ خۆی حیزب بۆ خۆی نازام کوێخایەک بۆ خۆی ئەنی ئەوە شکۆیە بڕوا بیگەڕێتەوە ئەوە شکۆیە بیگەڕێتەوە کە ئەمریکا و ئێران قەرارەدەن لە عێراقاچی بکرێ بڕۆ ئەو شکوانە بگەڕێتەوە ئەوە شکۆیە کە تورکیا دێ لایەکی کوردستان و عێراق بۆردمانەکات عێراق ناوێرە بەیانێکی لەسەر دەرکە ئەوانە شکۆیە بگەڕێتەوە یا کوردستان بگەڕێتەوە بەسەر عێراق شکۆیە هەتا ماوە بێت کوردستان لە جێی خۆیەتی و کوردستان ئەبێت جیاش بێتەوە لە عێراق ئەبێت ئەوان چۆن ملشۆڕەکەن بچن بۆ ئیسرائیل هەموو ڕۆژەی ساڕێکەون لەگەڵێنە با بڕۆن بۆ ئەوانەی خۆیان تەواو بکەن. باشە چی سەبارەت بەو ڕایی کە لەلایەن هەندێک لە کوردەوە هەیە بە تایبەت لە نوێنەرانی کورد لە بەغدا کە پێیان وایە ئەم قەوارەیە بێ هەڵبۆشێتەوە یان بە قسەکان و کردەوەکانیان کاری بۆ ئەکەن و عێراق وەکو پارێزگایەک لە پارێزگاکانی عێراق مامەڵە لەگەڵ سلێمانی و هەولێر و دووەک و هەڵەبجە و ناوچەکانی دیکەش بکات. من پێم وایە ئەوانە نەکرد خاینن ئەوانە حەق ئاو هەوای کوردستانیان لێمە نەبکرێت نەدەن بێنە کوردستان چونکە بەڕاستی ئەوانە دژمنی شەهیدن دژمنی خوێنی خەڵکن دژمنی خەباتن دژمنی میلەتێکن دژمنی و ئەوەش بە بەرنامە و بۆ دژمنی ئەەکەن ئەینە کەسێکەیە بڵێ من میلەتێکم بەڵام وڵاتەکەی خۆمەڵەوە شێنمەوە خەباری خۆم سیاسی خۆمەڵەوە شێنمەوە من پێم وایە ئەوە حکوومەتی یاریمی کوردستان لێی مەسئولە حق ئاو هەوای کوردستانیشان لێمان بکەن نێنە کوردستان. کۆتا پرسیارم سەبارەت بە پەیوەندی یاریمی کوردستانە لەگەڵ دراوسەکان بە دیاریکراوی ئێران و تورکیا ئەبێ ئەم پەیوەندیە چۆن بێت چۆن پێش بخرێت و چۆن لەسەر حسابی هاوڵاتیان و خاکی کوردستان نەبێت. خۆی لە ڕاستی پەیوەندی ئێران وڵاتێکی گرنگە مهمە حدودێکی دوور و درێژی هەیە و یارمەتی و پشتیوانیشی کردووە لە کورد لە کوردستانی ئەوە باشوور یا لە کوردستانی عێراق پشتیوانی کردووە لە کورد هەر کاتێ لێ خۆمابێ ڕووی لە ئێران کردووە لە هەڵەبجە بە تایبەتی یەکەم جار دەنگی خەفەکراوی خەڵکی هەڵەبجە و بریندارەکانی لە ڕێ ئێرانە چووە ئەوروپا و زانیان کیماوی لە کورد دراوە لە هەڵەبجە دراوە ئەمانە هەمووی هەیە و حدودێکی زیاتر لە 600 کیلۆمەتری کوردستان لەگەڵ ئێران هەیە و تورکیاش وڵاتێکی گرنگە لە منتیقەکە بەڵام دائیمەن پەیوەندی میلەتێکی زعیف یا حکوومەتێکی زعیف لەگەڵ حکوومەتێکی بەهێزە ئەو ئیستیفادە زیاترەکات لە تۆ بەڵام تۆ ئەبێت چۆن بتوانانی ئیستیفادە لەو بکەیت چەندێکە توانی ئیستیفادە لەو بکەیت ینی پەیوەندیەکان وای لێ نەیە تۆ ئەمرت بەسەرا بکەن ینی تۆ ئەمر جێبەجێ بکەی وڵاتێکی تر من پێم وایە ئەوە نابێت بگاتە ئەوە کە ئێمە لە کوردستان ئەمری وڵاتێکی تر جێبەجێ بکەین ئەبێ ڕێکەوین لەگەڵیانە ئەبێ اتفاقی لەگەڵیانە بکەین و بتوانین پەیوەندیەکان گرنگە لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی اقتصادی لە ڕووی بازرگانی ئەمانە گرنگە لەگەڵ ئێرانیش و لەگەڵ تورکیادا دوو ڕێگەی دوو وڵاتی گرنگن لە منتیقەکە بە تایبەتی ئێران وڵاتێکی گرنگە بۆ کوردستان و بۆ ئەو منتیقەیە نفوسی هەیە لە عێراق ئێستا هەندێک جار کێشە بێ من ئەڵێم بەگا کە بچین لەگەڵ ئێران ڕێکەون باشترە لەوەی بچی لەگەڵ بەغاڕێکی جارانە دوو ئاسمانی عێراق بەدەستی ئەمریکای و عەرزەکەشی بەدەستی سپاسانەکەم جمهوری ئیسلامی ئێران و ئاتمانگەشی بەدەستی گفتوگۆیەکی پرسوود بوو بۆ من بۆ بینەران کاکە حەمەی حاجی مەحموود زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس کە هاوکارمان بوون لەوەی بەرنامەکە لەم شوێن و لەم ناو ئەم سەوزایە چەنە ئێمە بەداخەوە لە ژوورەوە لە ناو چەند دیوارێکا کردمان بەڵام لە دەرفەتی ترە ئینشاڵڵە لە ناو باخچە و چیمەنەکانێکین ماندوو نەبن لەشتان ساغ بێ هەر بژین لەشتان ساغ بێ بەڵێ بینەرانی ئەزیز کاتەکەی من هەر هێندە بوو لەگەڵ جەنابی کاکا محەممەدی حاجی مەحموود بەو هیوایی کە سووتان لە بەرنامەکە بینی بێت ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوکارانم قبول بکەن تا بەرنمەیەکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خواتان لەگەڵ.